یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی چوارەمی خۆی بەست و سەرجەم چین و توێژەکانی هەرێمیش چاوەڕوانی نوێبوونەوەی حیزبەکەی سەرۆک مام جەلال بوون. بۆیە ئێستاش ئەم مامۆستای زانکۆیانە دەڵێن نوێبوونەوە و جۆشدانەوەی کاروانی خەباتی یەکێتی بەخشینەوەی گڕوتینی زیاترە بەسەرجەم جومگەکانی حکومڕانی و خزمەتکردنی تاک بە تاکی کوردستانیان. و ئەم گۆڕانکاریەش خۆ دەزانن لە قانزاجی گەلی کوردستانە بە تایبەتی بە دەرەجەی یەکەم و لە عێراقیشە بە دەرەجەی دووەمیش و لە ناوچەکانیشە بە دەرەجەیەکی سێمەتوانین ئەمە بینێت. لەبەرەوە بەستنی کۆنگرا لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانایە و ئێمە بە هیوادارین کە ئەو خزمەتش پەرشوڵاو بێت و بۆ هەموو ناوچەی گەلی کوردستان و بۆ هەموو ناوچەی عێراق. بۆ جموجوڵی بازار بۆ گەشەکردنی حکوومەت و یەکێک لەو بڵێن فاکتەرە سەرچانەی کارکتەرە سەرچانی ناو پرۆگرامی کاری ئێستای حکوومەتی هەرێمی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕنگدانەوەی هەیە لە چوارچێوەی ئەو پلان و بەرنامێکی ئێستا حکوومەتی نوێ کاری لەسەرکایە خودت هەنگاوی بۆ دەنێ بۆ جێبەجێکردنی. 44 ساڵ لەمەوبەر یەکێتی نیشتیمانی کوردستان چرای شۆڕش و بەگشتداچوونەوەی زوڵم و زۆری دژمنەکانی کوردی کردە ڕێڕەوی خەباتی خۆی تا گەیشتن بەم ئازادیەی ئێستا بۆ ساتێک نەسرەوت تا سەرکەوت. مامۆستایانی زانکۆ ئاماژە بەوە دەکەن نوێبوونەوەی یەکێتی نەک بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ عێراق و ناوچەکەش گرنگی و سەنگی خۆی دەبێت بۆ خزمەتکردن بەو دروشم و بەرنامانەی کە خۆی لە پێناوی دامەزراوە. و لە هەرێمی کوردستانە کێشەکان خەریکە بەرەو ئاڵۆزی ئەڕات و دەوروبەری ناوچەکەش هەموو کێشەکان ئاڵۆز بووە و لەبەر ئەوەی کە یەکێتیش کە شوێنگەی پێی تایبەتی خۆیەوە سەنگێکی تایبەتی هەیە لە ناوچەکە و لە هەرێمی کوردستان لە عێراقدا پێویستی بە نێخوازی هەیە. ئەم نێخوازیش ئەبێ لەگەڵ هەلومەرجی ئێستادا بگونجێ بۆ جیلی تازە بێتە پێشەوە سیستەمایز بکرێ. استقراریەت ئاسایش و ئارامی تەنها ناتوان دەم دەستگایە خود مؤسسەیەکی دیاریکراوە بەدی بێنێ. ئاسایش و ئارامی ناویکێتی ئاسایش و ئارامی بۆ هەرێمی کوردستان و بۆ کۆی عێراق و بۆ ناوچەکەش بەگشتی. یەکێتی ئەو حیزبەی هەر کات لە لووتکەی دەسەڵاتە بوو بێت کاروانی خزمەت و خزمەتگوزاریەکانی ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو لووتکە هەڵکشاوە. بەم کۆنگرەیەش یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێتەوە بە حیزبەکەی جاری جاران. یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەستنی کۆنگرەی چوارەمی هەنگاوینا بەرەو قۆناغێکی تری نوێی کارکردنی سیاسی و خزمەتکردنی سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەک مامۆستایانی زانکۆش ڕوونیان کردەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر کات هەنگاوێکی نابێت بە ڕاستەی خۆ بەهێزکردنەوە و خوێنێوکردنەوە ئەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمووان سوودمەندی سەرەکیە بن. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، سلێمانی.